ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژ غەفور لەگەڵتانم کاتژمێر حوتی تەواو بە کاتی هەولێر بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. سەرەتای دەستپێک هیوای ئەوتان بۆ ئەخوازم کرد دەستپێکی ڕۆژەکەتان دەستپێکی یەکەم ڕۆژی هەفتە بە تەندروستێکی باش بۆ پەڕی خۆشحاڵی و ئومێدەوە بەڕێ بکەین تا بتوانین تەواوی ڕۆژەکە و تەواوی ڕۆژەکانی دیکەش ئەو کارانەی کە هەمانە وەک خۆی یاخود ئامانجمانە پێ بگەین ئەنجام بدەین. کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و تایبەت و گرنگیشمان بۆ ئامادەکردن بە هەمان شێوەی ڕۆژەکانی دیکە. تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان تەوەرێکی زۆر هەستیارە کە تایبەتە بە مافێک یەکێک لە مافەکانی ژنان، یەکێک لە مافەکانی ئافرەتان تا زیاتر زانیاری لەسەر وەربگرین. ئێمە کەسێکی شارەزا و پسپۆر لە بواری مافەکانی ئافرەتدا میوانداری دەکەین تا بزانین لەو بارەوەی کە ژنان تا چەند مافیان هەیە ئازادن لەسەر دووگیانبوونی خۆیان یاخود مناڵەکانیان کاتێک کە ئازانین لە هەموو جیهاندا حاڵەتی لە باربردن هەیە. ئایا هەرێمی کوردستان ژنانی هەرێمی کوردستان لەو حاڵەتەدا چ ڕێگایەک دەگرنە بەر؟ هەموو ئەمانە و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم. بەڵام سەرەتا لە بیری ناکەین با کورتێک لە هەواڵە ناوخۆی گیانیەکان ببینین بزانین پرسە گرنگەکانی ئێستا چییە. ئەو گەشتیارانەی لە ناو بەفر لە دهۆگیریان خواردبوو ڕزگارکران و لە پێنجێنیش ئامادەکاری بۆ مەترسیەکانی بەفربارین کرا. پامنێری کوردستان 24 لە دهۆگ ڕایگەیاند بەهۆی بارینی بەفرێکی زۆر لەسەر چیای گارە گەشتیارێکی زۆر گیریان خواردبوو کە زۆربەیان گەشتیاری شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقن و تیمەکانی ڕاماڵینی بەفر و فریاگوزاریش بە ئۆتۆمبیلەکانیان گەشتیارەکانیان ڕزگار کردو هەوڵی کردنەوەی ڕێگەکانیش دەدەن. هاوکات بەهۆی بەفربارین تیمەکانی شارەوانی و فریاکەوتنی پێنجێنیش خرانە حاڵەتی ئامادەباشیەوە. لە 2 مانگدا 82 ئۆپراسیۆن دژی داعش ئەنجام دراون. وین مەرتۆ وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە تویتێکدا کە بە کوردی نووسیوێتی سەرەتای 2021ەوە تا ئێستا هاوپەیمانەکانمان لە عێراق و سووریا 82 ئۆپراسیۆنیان لە دژی چەکدارانی داعش ئەنجامدا و ڕێگەیان لە 63 تیرۆریست کردووە کە هەوڵیان داوە کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن. ئاماژەی بەوەش کردووە هێرشەکانیان بۆ سەر حەشارگەکانی داعش بەردەوام دەبن. عێراق بۆ چاودێریکردنی هەڵبژاردن داواکاری ئاراستەی 71 لایەنی نێودەوڵەتی کردووە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئاشکرای دەکات بۆ چاودێریکردنی هەڵبژاردننی پێشوەختە کە بڕیارە لە مانگی ئۆکتۆبەری ئەمساڵ بەڕێوە بچێت داواکاریان ئاراستەی 71 لایەنی نێودەوڵەتی کردووە. لەو ژمارەیەش داواکاری ئاراستەی 52 باڵیۆزخانەی وڵاتانی عەرەبی و بیانی هەروەها 19 ڕێکخراوی نێودەوڵەتی کراوە. پێشتریش نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە عێراق جەختی لەسەر چاودێریکردنی هەڵبژاردنەکانی عێراق کردەوە. ئەمەش لە پێناو زامنکردنی پاک و بێگەردی هەڵبژاردنەکان. ئەندامێکی لیژنەی دەستوری سووریا ڕای دەگەێنێت کورد نابێتە بەشێک لە پرۆسەی داڕشتنەوەی دەستورێک کە مافی کوردی تێدا نەپارێزرێت. کامیران حاجۆ ئەندامی لیژنەی دەستوری سووریا ڕایگەیاند هەوڵەکانیان بۆ چەسپاندنی مافەکانی کورد لە دەستوری نوێی سووریا بەردەوام دەبن. ڕاشیگەیان ئەگەر مافەکانی کورد لە داڕشتنەوەی دەستور نەچەسپێنرێت کورد نابێتە بەشێک لە نووسینەوەی دەستوری نوێی سووریا. لەلایەن خۆشیەوە گیر پێدەرسۆن نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری سووریا ڕایگەیاند دانوستاندنی لایەنەکانی سووریا لەبارەی دەستور هیچ ئەنجامێکی نەبووە. ئەمریکا مۆڵەتی مانەوەی نزیکەی 7,000 سووری لە وڵاتەکەی درێژ دەکاتەوە. دەیڤد پێکسۆسکی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بە وەکالەت ڕایگەیاند مۆڵەتی مانەوەی کاتی 6,700 سووری تا مانگی سێپتەمبەری ساڵی 2022 درێژ کردوێتەوە. ڕاشیگەیان 1,800 سووری دیکە دەتوانن مۆڵەتی مانەوەی کاتی پێشکەش بکەن و ئاسانکاریان بۆ دەکرێت جەختیشی کردەوە لە شەڕی سووریا هاوڵاتیانی سڤیل دەبنە قوربانی هێرشی چەکداری و چەکی کیمیایی و هەروەها منداڵ بە سەربازی دەکرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستا ژەتینە ناو ناوڕۆکی پرۆگرام.
لەلایەن چەند گەنجێکی خۆبەخش لە شاری سلێمانی گروپێکی تایبەت بۆ هاوکاری ئەو کەسانەی کە بێپەنان یاخود هیچ لانەیەکیان نیە لەسەر شقامەکان دەمێننەوە بە ناوی دەستەی پەنا پێکێنرا لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی گروپەکەشدا چەندین کەسایەتی و هونەرمەندانی شارەکە پاڵپشتی خۆیان بۆ گروپەکە ڕاگەاند تا بتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کە پەنایەکیان نیە لانەیەکیان نیە و بێسەرپەرشتن. ومن هیوادارم ئەو حاڵەتی ئێمەکە ئەو ذکراوە ئەڵەی ذکراوەکەی يعني بقى سويت مشكلة أو فورمي هم نتورك هم كومبيني هم ئەمڕۆ من و هاوڕێیانم ئەندامانی دەستەی پەنا کۆبووینەوە و یەکەم کۆبوونەوەی خۆمان کرد و دەستەکەمان ڕاگەان لە شاری سلێمانی. هەڵبەتە ئەندامانی ترمان هەیە لە شارەکانی تری کوردستان، بەڵام ئەمڕۆ لێرە تەنیا لە شاری سلێمانی ئەندامەکانمان ئامادە بوون. بە هاوکاری و پاڵپشتی بەشێک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی شارەکە کە پاڵپشتێکی معنەوی بن بۆ ئێمە و بۆ تاوی ئەندامەکانی تر، ئەمڕۆ توانیمان یەکەمین کۆبوونی خۆمان ساز بدەین و دەستەکەمان ڕابگەێنین. ژمارەیەک دروست بێ هەیەک لەسەرەوە دەستەیەک بەڕێوەبردن بێ ناوی نانی ڕێکخراوە کورد کاکشوانوتی. ئەم جۆرەکەی سامە ڕایگشتی لەسەر دروستە، بەڵام لەگەڵ شاویانی جەبارێکی هاوکاری معنەوی بۆشایەتی زۆری دروست کردووە، مەسەلەی ئەوەی کە سۆز ئێمە وەکو دەستەی پەنا کە تازە ئەو بیرۆکەیەمان بڵاتەوە شوێنێک دروست بکەین یان یارمەتی دەربین، ئێمە خۆمان خۆبەخشین، جارێکی شوێنێک نییە، وەکو دەستێکی خۆبەخش کە یارمەتی و کەسانە بێت کە سۆزی دەرونیان پێویستە کە لەسەر جادەکانن کە پێویستیان بە یارمەتیەکە. سەرەتا تەنها ئەومان کردووە، پێشتر کە لە کەیسی هێرۆ دەستمان پێکرد، ئێمە تەنها وەکو یارمەتی هێرۆماندا کاتێ بردمان بۆ خستەخانەکان لەوێ هیچ شوێنێک نەبوو وەریگرێ، پێویست بۆ بوو یەکێک لە لای بێت، بۆیە ئەو بیرۆکەیەمان بۆ هات کە شوێنێک بدانین کۆمەڵێک گەنج بێ، گەنجی خۆبەخش کە بتوانین کاتێک ئەم کەسانە تووشی شتێکە بن، نەخۆشیەک ئەبێ لە خستەخانەکان وەکو یاریدەدەرێک لەگەڵیانە بن، یارمەتیان بن. لەسەرەتا ئێمە هێشتا بەتەواوەتی لۆگەکە یەکتری ناناسین، بەڵام مادەم لیستەکەمان هەیە بۆ ئەم کارەخۆبەخش ناتوانین ڕەنگە لە داهاتوە ئەم کەسانەی کە هیچ لەگەڵ ئەم کێسانە یەکەم مهم لەسەر معاناتی مرۆڤ بێت، دیسانەوە معانات و ئازاری خەڵک بێت. حتى لو كنت اكتيفيتي شغال ساعات كده اوكي بس بێگومان ئەم هەوڵەی گەنجانی سلێمانی یاخود ئەو گروپی سلێمانی لەوە دێ دوایەوەی کە چەند کەسێکمان بینی بە تایبەت ئەو ژنێکال بە پێشتر لە تووڕە کۆمەڵاتیەکان گرتە ڤیدۆکەی بڵاو بۆ لە حاڵەتێکی زۆر خراپ و ماندوودا بوو، دواتر گەنجان هەوڵیاندا بە تایبەت کچان ئەو گروپی کە ئێستش ئامادەن بە خۆبەخشی کاریان بۆ بکەن، گرتیانە خۆیان و سەردانی نەخۆشخانەیان کرد و ئێستش بە خۆشحاڵیەوە ئەو خاتونە کە لەو گرتە ڤیدۆیانەدا بڵاو بووە لە تەندروستێکی باشدایە بە هیوای بەردەوامی بۆ گروپە. من لە سەرەتاوە ئاماژەم بۆ کرد کە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ تەوەرێکی زۆر هەستیارە تایبەتە بە مافەکانی ژنان، چونکە زانین کاتێک ژنان لە باری دووگیانیدان لە بارودۆخێکی نالەباردان، جا ئەگەر ئەو دووگیانیە لە حاڵەتێکی خراپدا بێت یاخود بەویستی خۆی نەبوو بێ، ئەو کێشە و گیر و گرفتانە چین تووشی ئەو خانمە دەبێتەوە. جگە لەوانە حاڵەتێکی دیکە هەیە کە لە بارچوونی منداڵانن،
هۆکارەکانی لە بارچوونی منداڵانیش چین و پزیشکان و پسپۆڕانی تەندروستی مناڵبوون دەڵێن کە دەبێت ئافرەتانی دووگیان لە سێمانگی یەکەمی دووگیان بووندا زۆر ئاگداری خۆیان بن چونکە لەو کاتەدا ئەگەری لە بارچوونی منداڵ زۆرە و پسپۆڕان چەند هۆکارێک بۆ لە بارچوونی منداڵ دەخەنە ڕوو کە ئەمانن ئەو هۆکارانش شێوازی کرۆمۆسۆمی منداڵە جگەلەوە کێشە لە سپێرمی پیاوەکەدا هەبێت ئەبێتە هۆی لە بارچوونی منداڵەکە و تێکچوونی هۆرمۆنەکانی جەستەی ئافرەت جگەلەوانە توشبوونی دایک بە چەند ڤایرۆس و بەکتریایەک و هەروەها کێشە لە هێلکەدان و بوونی گرێ لە هێلکەداندا خاڵێکی دیکە ئەوەیە کە جگەرە کێشان و خواردنەوە کحولیەکان ئەویش ئەبێتە هۆکاری لە بارچوونی منداڵ دوودڵی وە دڵە ڕاوکێ و فشاری دەرونی ئەمانش بەشێکی دیکەن و نەخۆشی شەکرە و پەستانی خوێنیش هەمویان ئەبنە هۆی لە بارچوونی منداڵەکە. ئەمە ئەو هۆکارانە بوون کە ئەبنە لە بارچوونی منداڵەکە کاتێک ژنێک کە دووگیان دەبێت بەهۆی ئەم هۆکارانەوە منداڵەکەی لەبار دەچێت بەڵام ئەگەر بێت و بەغێر ئەو هۆکارانە بێت یاخود هەر خانمێک کاتێک دووگیانە بێت بەویستی خۆی نەبێت یاخود بێوێت کاری لە باربردنی بۆ بکەن کە جیاوازە لەوەی کە لە باری بچێت بە هەر یەک لەو هۆکارانە کە هۆکار و کاریگەریەکانی لە باربردنی منداڵ چۆنە ئێمە وەکوتی شەم لە سەرتاوە کە میوانداری کەسێکی سوۆڕەکەین بەڵام سەرتامێ بڵم کە ڕێکخراوی WHO جیهانی یاخود تەندروستی جیهانی ئاماژی بۆ کردووە کە لە دەژن لە جیهاندا سێ ژنیان کاری یاخود بڵێن لە باربردن دەکەن بۆ منداڵەکانیان ئەوەش زیاتر لەو ڕێژەی یاخود بڵێن زۆرترین ڕێژەی ئەو ژنانە لە جیهانی سێمدان وەجگە لەوەش کە ساڵی 2010 هەتا 2014 ئامارێک یاخود سەرژمێریە کراوە بۆ حاڵەتەکانی لە باربردن کە لە سەدا 97 ئەو ژنانەی کە منداڵەکانیان لە 25 ملیۆن منداڵ لە بار براوە لە ماوەی ئەو 4 ساڵەدا وەتە لە 2010 تا 2014 ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێکردووە کە 25 حاڵەتی لە باربردن هەبووە و لە سەدا 97 ئەو ڕێژێش بە هەمان شێو ئەو ژنانە بوون کە لە جیهانی سێم یاخود وڵاتانی ئەمریکای لاتین ئەفریقا و ئاسیا بوون بمانەوە نەمانوێت ئەم حاڵەتە هەیە و بەردەوامیشە ڕاستە کە لە هیچ شەرع و یاسایەک ڕێگەی پێنەداوە هەرچەندە لە ماوەی ڕابردوودا بۆمان باسکردن کە بەپێی یاسا لە چەند وڵاتێک ڕێگە پێدران کرا کە بە شێوەیەکی تەندروستی مناڵان یاخود ژنەکان بتوانن مناڵەکە لە باربەرن ئێمە ئێستا گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم درێژە پێدەدەم و زانیاری زیاتری لێوەرەگرین ئەویش خاتوو بەهار عەلیە کە سەرۆکی ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی بەخێر هاتی بەهارخان زۆر سپاس سلام بەخێر هاتی و بەیانیت باش بەیانی و باشتر و بەیانی بینەرانی زۆر سپاس بەهارخان ئێوە وەکو ڕێکخراوەکەتان کە لە ڕابردوودا کاری زۆرتان لەسەرەوە کرد کە حاڵەتەکانی لە باربردن بە یاسایی بکرێت پێمان بڵێ لە چه دەق و یاسایەکدا چۆن ئەکرێ و چۆن داواتان کردووە بەڵێ خۆی لە ڕاستیە وەکو هەر بەڕێزیشت ئاماژت پێ لە بیدایەتە وەکو قانون لە عێراقیشا و لە کوردستانیشا ڕێگەی پێدراو نییە بەڵام تەنها هەندێک حاڵەتی تایبەتیان داناوە کە وەزارەتی تەندروستی پرۆتۆکۆلێکی هەیە ئەگەر هاتوو دایکەکە یەکێک لەو نەخۆشیانەی هەبێت کە ببێتە هۆی لە بارچوونی کە لە پێشەکەکەیان باست کرد بۆ نمونە نەخۆشی شەکرە کۆمەڵێک شتی تر ئەویش لیژنەیەک بڕیارەیە لەسەری ئایا پێویستەکە لەبار ببریان لەبار نەبری ئەویش زیاتر تەکید لەواکەنەوە ئایا ئەو پڕیە یان ئەو حملە بۆتە ئەبێتە هۆی خەتەر بۆ سەر ژیانی دایکەکە ینی کەی ئەو نەخۆشیە بە بۆنەی نەخۆشیەکە یا بارودەخێکی تایبەتیەوە دایکەکە ژیانی لە خەتەرا بێ ئەو کاتە لیژنەیەکی تایبەتمەند بڕیارەیە کە بێ مناڵەکە لەبار بچێت ئەمە وایە کە بەڵام لە حاڵەتە ئاساییەکە قانون ڕێگەی پێنایە فکرەکەی ئێمە لەوە یان هەدەفەکە ینی سەبەبەکە لەوە هەر وەک تۆ باس کرد بەڕاستی هەیە ینی مناڵ لە باربردن هەیە من ئێمە پێشەوەی ئەو ڤیددیوەکمان ئامادە کردووە کە باسی ئەەکەین هۆکارەکانی سیۆچی بکرێ باشە لەگەڵ زۆر دکتۆری ژنان قسەمان کرد کە ئەحسائیەکمان بەنیان ئەوان ڕایانچێ ئەوان ئەحساییان لا نەبوو خۆشتەزانی ڕاستە منیش زۆر هەوڵمدا پەیوەندیم کرد بە لایانی تەندروستیەوەنەوە کە ئەحسایەکمان بنێ ئایا چەند مناڵ لەبار براوە هیچ ڕێژێکی وا و دروست لە بەردەستانیە تا ئێستا ئەساسەن بە دزیەوە کرێ ڕاستە بۆی ئەحساییانی ئەوان وتیان ئێمە لەوە ئەزانین کە ژنەکان مناڵیان لەبار بردووە دوای ئەوەی کە وەسعیان تێکەچێت دوای مناڵ لەباربردنەکە کە یەنە لای ئێمە لای دکتۆری ژنان ئێمە ئەزانین کە ئەوە نەتیجەی مناڵ لەباربردنەکەواتە
ئەوانیش ڕایان وایە کە زۆر ژمارەکە بەڕاستی خراپیەکەی چییە؟ ئاسەوارەکانی لەسەر ژیانی ژن لە دوای مناڵ لەباربردن مادەم لە خەستەخانە ناکرێت لە ژینگەیەکی تەندروستان ناکرێت ئەو تا یان هەندێک مامان یان هەندێک سستەر یان هەندێک کەس کە توزانم ڕەنگە خەڵکی نە خوێندەوار و هیچ شتێکیان نەبێ لە شوێنی تاریک و ناسەحیە کە هیچ لە ڕووی تەندروستیەوە نییە هیچ مەرجێکی تەندروستیتیان نیە ئەمەلی لەباربردنەکە بن بۆیە بە نەتیجە کاریگەریەکی زۆر خراپ لەسەر ژن دروستەکە سەحەتی ژن و زۆر ژنیش ئەمرن بەڕاستی ئەنی من پێم سیر بوو پێش بابزان پێش ساڵێک بوو کەسێکی زۆر نزیکە نەهات فترێ دیار نەبوو وتی مامۆژنم مردووە وتم بۆ وتی وڵا باسمان نەکردو بەستەوەری مناڵی لەبار بردووە ینی لە گوندێکی دەوروبەری دەشتی هەولێرە ژنێکی خوێنەوار ژنێکە مۆزەفەیە چوە لەوێ مناڵی لەبار بردووە ینی ئەمانەوامان لێکا کەواتە مناڵ لەبار بردن بمانەوە نەمانەوێ قانون و شەرع ڕێگەی پێبا پێێنە زۆریشە نەک هەیە ژیانی خەڵکێکی زۆری خستۆتە مەترسیەوە بۆی فکرەکەەوەی مادەمار هەیە بۆچی ڕێو شوێنی تەندروستی نەگیرێتە بەر بۆ ئەوەی ئەو ژنانێکە بە هەر هۆکارێک بێ بیانوێ بناڵەکەیان لەباربرن بێگومان ئەویش لە چوارچێوەی ئەو مەرجانەی کە سەحەت دایت کە تەندروستی جیهانی دایناوە پێم وایە لە چەند هەفتەی یەکەمایە 4 هەفتەیە 6 هەفتەی یەکەمە پێم وایە زۆر تەکید نیم لەوە ئەو کاتی کە هێشتا هەر وازەحیش نییە ئەمە ئەبێ بە مناڵ جا پرسیارەکەی ئێمە ئەوەیە وەکو ڕێکخراوێکی ژنان من وەکو کەسێکی فێمەنیست بیر لەواکەمەوە ئێمە مانەوە ئەوانەی کە ئەڵێن با لەباری نەبن ئەیانەوە ژیانی بەپێی بۆچوونی ئەوان ژیانی کەسێک ڕزگار بکەن بەس ئایا دایکێک کە هەیە لە ژیان ئاسحەتی باشە هەیە ئایا ئەو بمرێ لەبار بچێ ینی بمرێ یان شتێک کە هێشتا نازانین معالمی دیار نیە حتا لە ڕووی قانونیشەوە ئەوە کیانێکی قانونی نیەک مناڵ کاتێک کیانی قانونی هەیەکێتە دنیاوە ینی فترەی حمل کیانێکی قانونی نییە بەس ئێمەش باسی هەڵبەتە بێگومان باسی ئەوە ناکەین کە مناڵەکە دروست بووە باسی فترەی زۆر بیدایەتەکەین حتا لە دیانەتە کۆنەکانیشە لە دیانەتی ئیسلامیشە هەندێک دراسەمان کردو بەڕاستی ڕێگەی بەوەیەوە کە لە هەفتەکانی یەکەمە ئەگەر کەسێک بێوێ زۆر خلافی شەرعی باشە بارخان پاڵنەری ئەوە چییە کەوا لەو خانمە ئەکات ئەزانین کە هەندێکیان بەویستی خۆیان نییە یاخود تووشی حاڵەتی دەستدرێژی بوونەتەوە بەڵام ئەمە چی وای لێکە یاخود ئەو پاڵنەرە زۆر قورسە چیەکەوای لێ کات ژیانی خۆی بخاتە مەترسیەوە بۆ یاخود بە هەمان شێوە نەیەوێت کەسێکی دیکە بێنێتە ژیانەوە هۆکارەکانی بەشێکی هەرە زۆری هەرە زۆرەکەی ئەوەیە کە مناڵێک بەبێ ویستی خۆی پلانی نەبووە حاملە بووە مەسەلەن ژنەکە سکی پڕ بووە نەباوکەکە نەدایکەکە پلانیان نەبووە لەبەر بارودۆخی ئابووری بێ بارودۆخی تایبەتی خۆیان بێ ئەو مناڵە مەرغوب نییە ینی بەبێ پلان لە دایک بووە بۆیە ئەیانەوێ مناڵەکە زۆر بەویستی خێزانەکە خۆشیانە بەویست یعنی وەسم ژن و مێردێکی ئاساییین مناڵی تریشیان هەیە سکی پڕ بوو لە بەرەوەی بەڕاستیشە بێەوە بڵێن سەبەکەی بۆ ئەو هەمە سک پڕێ بێ بەرنمەیەش بە واگەڕێتەوە کە ئێمە وەسائیلی ڕێگەگرتن دەست پڕبوونیشمانە چکە بە قانون لەباربردن بڵێن خراپە مەمنوعە لەبەرەوە بە وەسائل بۆی تو حملیش نەبێ مناڵ دروست نەبێ ئەوەشمان نییە بۆیە مناڵێکی زۆر دروستە بێ و ڕغبەتیان نییە خێزانەکە بیهێنە دنیاوە لەبەر بارودۆخی ئابوووریان بێت تەندروستیان بێ جاریوایە ژنەکە کۆمەڵایەتیان بێ هەر شتێک بێ بەشە زۆرەکە ئەوەیە کەنایانێ بەڵام لەناو ئەوانەیە بەشێکی تر هەیە کە زۆر جوان ئاماژەت پێکرد هەندێک ژن هەیە یان لە ڕێگەی نەتیجەی دەستدرێژی سێکسیەوە بێ حملە بە اختصاب ئەکرێ یان ئەوە تا لە ڕێگەی ئەوەی کە هەر پەیوەندیەکی سێکسی هەیە لە دەرەوەی مؤسسەی خێزان ئەوەش زۆر ڕوئەیە لە کۆمەڵگاکانە ئەوانە زیاتر ژیانیان لە ژیانی دایکەکە بەڕاستە و خۆ لە خەتەرە چونکە ئەگەر کەس و کارەکە بیزانێ ئەوە ئیکوژن لە زۆربەی حاڵەتەکە و زۆری ئەو حاڵەتی کوشتانش کە هەیە هەمومان ئەیبیستین ئێوەش لە ڕاگەاندنەکان و ئەوەیە کە کچەکە دەستدرێژی کراوە سەریا زۆر جاراڵێن کە حامیلە بۆ ئەمانە باشە پرسیارەکە دیسانەوە بۆ ئەو حاڵەتە تایبەتانش ئەوەیە ئایا ئینسانێک کە لە ژیان نایە و ساغ و سەلامەتە بیکوژین بە بەرچاومانەوە بە بەرچاومانەوە سوور ئەزانین کە سوکارەکەی ئەیکوژێ یان کۆمەلگاکەی ئەیکوژێ ئایا ئەوە لە ناو ببین یا شتێک کە هێشتا نازانین بەهرخان ئەمە کۆمەڵە پرسیاری زۆرم لا دروستەکە بەڵام ئێوە لە ماوەی ڕاپردوودا ئەم بابەت یاخود ئەم پرسەتان بردە پەرلەمان بۆچی ئەو پرسە داخرا یاخود کاری جدی لەسەر نەکرا
ڕاستیەکەی هێشتا نەمان بردۆتە پەرلەمان چونکە ئێمە پێتان نەوتون یاخود پەرلەمان شتێکی وای پەرلەمان ئێمە ئاگاداری ئەوە بووین کە پەرلەمان یاسای وەزارەتی تەندروستی هەموارەکاتەوە بۆیە تەسەورمانە کرد ئەو بەشەی کە زۆر حساسە کە پەیوەندی بە مناڵ لەباربردنەوە هەیە کە پەرلەمان زیاتر ڕاو بۆچوونی خەڵکی تر وەرگرەوە بوونی قاشێکی زۆری لەسەر دروست بوو لە پەرلەمانە بەڵام بەڕاستی زۆر بە پەلە و پرۆزە پەرلەمانی کوردستان کۆتاییان بەوە هێنانی بۆی ئێمەش بەڕاستی فریان نەکەوتین ڕەنگ بە بڵم خەلەلین کە ساڵەکانی پێشوو زۆر بەجددی بۆ ئیشتان لەسەر ئەم کارەنە یاخود ئێستا کەی ئیشی لەسەرەکە ئێستا ئێمە ڤیددیوەکمان ئامادە کردووە ئەو ڤیددیۆە سەرەتایەکە بەکاری هێنین بۆ کەمپینێک کە بەتەماین لە ماوەی ڕابردا هاتووە لەگەڵ خەڵکانی تری پسپۆڕ و ڕێکخراوەکانی ترا ئیش بۆەوە بکەین کە داوا بکەین لە پەرلەمان لە کوردستانە ڕێگە بیا بە مناڵ لەباربردن نقطە ینی مەرجەکانی دایکەکە قەرار بە ینی ئەوەش بەڕاستی زۆر هۆکاریش ینی بەشێکیشی پەیوەندی بە مافی ژن خۆیەوە هەیە کە تەحکوم کە بە جەستەی خۆیەوە کاتێک کە سکیپڕ ڕەبێت مؤهل نییە نایە بە بەرنامەیە یان ئەوە ئەوەیە دوو مناڵی ببێت کە سیرەکە مناڵی سێهەم دروستە بێ مناڵی چوارەم دروستە بێ و بینی مناڵەکان جاری وایە زۆر دایکەکان معاناتیان هەیە مناڵێکی بۆ دوای ساڵی مناڵێکی تر بۆی بەخێو ناکرێت بۆی ئەمانە وەکو بەشێکە لە مافە هەرە سەرەتاییەکانی ژن کە هیدایک کە خۆی تەحکوم بە جەستەی خۆی بکە بڵێ من ئەمێ مناڵم ببێ یا مناڵم نەبێ ئەم مناڵە ئەهێڵمەوە یان نایهێڵمەوە بەشەکەی دووەمیشی ئەوەی کە لە نەتیجەی دەستدرێژی و ئەمانە دروستە بەندیسانەوە ژیانی ئەکەوێتە خەتەرەوە بۆی بە تەسەوری ئێمە و تەجروبەی وڵاتانی پێشکەوتوش کە لەو بارەیە کاریان کردو ئەومان پێڵێ ئەگەر مناڵ لەباربردن ببێتە یاسایی شوێنی سەحی هەبێت شوێنی تەندروستی هەبێت لە نەخۆشخانەکانە ئەو عملیات بکرێت و مناڵەکە لەبار ببرێ هەم ژیانی دایکەکان ئەپارێزین هەم لە لایەکی تریش بەڕاستی مناڵێک نایەتە دنیاوە کە خێزانەکە پارەی نییە بە خێوی کا خێزانەکە ئەساسە نایەوێت لەوانەیە هەر خۆشت گوێت دەبێت زۆر کەس دایکەکان کە باسەکەن کە وڵی ئەم مناڵم گەورەش بووە ڕاستەر بەرنامەم نەبوو بە زیادە هاتوە باشە ئەوە چ کاریگەریەکی دەرونی لای مناڵێک دروست دەبێت هەموو ڕۆژێکە تا گەورەبوونیش پێوترێتەوە کەسی گەورە هەیە پێوتراوە ئەمە زیایەکەیە بۆ یعنی زیایەکەی بەڕاستی پێشیان ناخۆشە ینی من زۆر گوێم لێ بۆ لەو مناڵانەکە ینی منێکێکیان خوشکەکەی خۆم بوو خوشکی بچووکەکەم مەسەلەن پیانەوت تۆ مناڵی ئێمەنی تۆ لەسەر زیادە دروست بووی ئەکە مناڵ بوو بارودۆخێکی زۆر نەفسی ینی منتان ناوێ ینی بۆیە ئەمانە هەمووی با ئێمە بەمانە ئەمە ئەبێتە پاڵنەر بۆی کە بە یاسایی بکرێت لەباربردن بە تەسەورم مبەڕیرمان زۆرە هەر ئەو نمونانەی کە بەڕێزیشت باس کردوە ئێستا مناقەشەمان کرد مبەڕیری زۆر گەورن کە بەو حساسیەتە وەرنەگیرێت و بەڕاستی ژۆک و هەر لە خۆش لە پێشەکەکە ئاماژەت پێە لەو وڵاتانەیە لە جیهانی سێهەم کە وڵاتە عەرەبیەکان گەورەترین نسبەتی مناڵ لەباربردن لە وڵاتە ئیسلامیەکانە لە وڵاتە ئیسلامیەکانە. بەهارخان ئێوە کاتێک کە ئەم داوایەتان کردو یاخود بەنیازن کەمپینێکی ئاواهی بخەنە ڕوو یاخود پێشکەشی بکەن پێتان وانیە ئەبێتە هۆکارێکی زیادبوونی ئەو پەیوەندیە ناشەرعیانەی کە لە وڵاتێکی ئیسلامیدا ڕێگە پێنەدراوە ڕووبات بە هیچ جۆرێک پێم وانە سبەبەکە ئەوە بێت چونکە لە وڵاتانی ئەنی جۆری پەیوەندیەکان جیا لە وڵاتانی ئەوروپا کە دوو کەس پێکەوە ئەژین جا کەڵتوری ئەوان و قانونەکانی ئەوان دوو کەس پێکەوە ژیان مەرجنیە ئیلا بچن لە کەنیسە یەکتریان مارە بڕیبێت دوو کەس یەکتریان بەدڵە قوبوڵ یەکتریەکەن ئەیانەوێت بۆ پێکەوە بژین ئیتر ئایا چەند ساڵێکە هەتای کۆتایی ژیانە ئەوە پەیوەندیەکەیان دەستنیشانەکە بۆیە ئەوانە زۆر بە تەندروستتر ئەژین لەو پەیوەندیانەی ئێمەکە هەموو ئەوانە مەنعکراوە بەڵام بە دزیەوە ینی هەمومان ئاگادارین بە دزیەوە چەندین پەیوەندی هەیە کە لە دەرە من ناڵم شەرعیان ناشەرعی مناڵم لە دەرەوەی مؤسسەی ئەمە لە وڵاتێکی ئیسلامیدا پێوترێ ناشەرعی وا ناونراوە بەڵێ ڕاستەکەی پێوترانە بەستم ینی ئەوە هیچ چکە ئێستا کە مناڵ لەباربردن جەریمەشە و خەڵکیش عقوبادرێت لەسەری ئەوانە ئەو پەیوەندیانە هەر زۆرە لە کۆمەلگای کوردستانە بەڕاستی هەمووشمان ئەزانین ئەستان زۆر جێگاش هەیە کە هەندێک کەسانەیە و هەندێک لایەن هەیە هەر ئەیانەوێت جۆرێک شەرعەتی پێبەن ئەڵەن بە ماڵی لەش فرۆشی بکرێتەوە بە ڕسمی پیاوەکان بچن بۆ ماڵە لەش فرۆشەکان بەسم کەواتە هەموو ینی ئەوەتی کۆمەلگای بەشەری هەیە ئەوەتی کۆمەلگای بەشەری گەشتۆتە ینی ئەم ڕادەیە لە پێشکەوتن بەبەستم لەوانەیە بڵم باسی 200,000 ساڵ پێش ئێستاش بکەم نەک باسی ینی ئەمە ئەو جۆرە پەیوەندیانە هەر هەبوو هەر بەردەوامیشە هەر کاتێک کۆمەلگا یان حکوومەتەکان توندیان کردبێ و بیانەوێ کۆنتترۆلیکەن ڕەتفیعلەکە ئەوەیە بە شێوازێکی ناسەحی
ناتەندروست لە دەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەم جۆرە پەیوەندیانە هەر بەردەوام بووە پڕیش هەر هەبووە بەڕاستی کۆنتترۆل ناکرێت لە ئەخیرا هیچ کەس ناتوانێت کۆنتترۆل چکەمە ڕغبەتی ئینسانەکانە ئەنی بڕاب کە پەیوەندی بەوە نیە ئەو کەسە محاجبەیە یا سەرپۆشی بەسە یعنی ئێمە لە ڕێکخراو دەیان ئەگەر نەڵم سەدان ژن پەیوەندیمان پێوە ئەکەن یا بوونەتە قەزەی ئێمە کە هەموو خۆشیاندا پۆشیوە و زۆر تونند و تۆڵی شو نوێژی شەکەن و دوجار هەر ئافرەتەوە دووچاری اختصاب بۆتەوە خۆی پەیوەندی سێکسی هەبووە خۆی بە ئیرادەی خۆی کچێکە کچێکی گەنجڕ کەسێک ئیغرائیەکە و ئامادەیە پێی وایە ئەو کەسە خۆشیەوێت لە ئەخیرا پێی وایە وعدی زەواجی پێوە پێی وایە خۆشەوێ کە لەگەڵ یا پەیوەندێکی سێکسیە بێ سکی ئەبێ یاسکی نابێیان بڕاب بکە ینی هەر لە ماوەی ڕابردووە هەمووی وەزم ڤیددیوکەشمان زۆر زیاتر تەسیری ئەوە بوو لە ماوەی چەند هەفتەیەکی ڕابردووە کەسێک مانگێکی ڕابردووە کەسێک لە یەکێ لە شارەکانی کوردستانەوە پەیوەندی کرد کەسکی هەیە و گیری خواردووە نازانێت چۆن لەباری ببێ خەریکم خێزانەکەی هەڵەوەشێتەوە خەری لەگەڵ مێردەکەی بە بەردەوامی شەڕیانە زۆر مسلمانن زۆر محاجبە نوێشکردن بەس ئەڵێ من ئەمەیە لەباری بەرم چونکە ئەوە ینی بۆمان بەخێو ناکرێ بەڕاستی بۆیە ینی ئەم شتانە ڕێگر نییە ینی باشە ئەو مەرجانە چییە بێت کە بکرێت بۆ نمونە ئێوە داواکەن بە یاسایی بکرێت لە باربردن مەرجەکانی چییە ینی چ کاتێک ئەو کەسە توانێت ئەو یاسایە ئەیگرێتەوە کە مناڵەکەی لە باربرێت من پێم وایە مەرجێگە بێ ئەوە بێ هەر کاتێک ژنێکی کەسکی هەبوو نەیویست پڕبوونەکەی بەردەوام بێ مافی ئەوەی هەبێ بچێت لە خەستەخانە دکتۆرێکی نیسایی لەژێر چاودێری دکتۆرێکی نیسائیە ژنانە مناڵە باربردنەکەی تەنها ویستی خۆی تەنها ویستی خۆی کافیە ئەو قەرارەیە لە ئەخیرا مناڵەکە لەسکیە یعنی مان و نەمانی ژنەکە ژیانی سەحەتی تەندروستی ویستی دوای مناڵبوونەکەش بەس ژنەکە مەسئولێتی هەڵگرتووە لە کۆمەلگای ئێمە بۆیە بەس خۆی کە بڵێ من نامێ پەیوەند ئەم مناڵە بەردەوام بێت ئەمەوێت لەباری ببەم بەو وەکووتم لە بیدایەتیشە بۆ مەرجانەی کە چەند هەفتەی یەکەمە ئەوەی کە تەندروستی جیهانی دایناوە پێم وایە کافیە بۆ پێویستی بە یەکەیەکی تایبەتە بێ لە بنکە تەندروستی و نەخۆشخانەکان پێم وانە نمونەی وڵاتانی ئەوروپا هەیە مەسەلەن کە تایە شەرعیە هیچ ئەچی بۆ لای دکتۆرەکە ئەڵێ من ئەمەوێت مناڵەکەم لەبار بەرم لە هەر وەکو چۆنەکی مناڵیە بێت وەکو چۆن هەر لە شوێنێکی خەستەخانەکە مناڵەکەی بۆ لەبارە بن و هەم خۆشی سەلامەتەوە هەم مناڵێکی نامەڕغۆبیش ناهێنێتە دنیاوە ڕاستە باشە هەندێک لە کچان بە تایبەتوانی تووشی دەستدرێژی سێکسی بوون و لەگەڵیشدا ئەوانەی کە بەویستی خۆیان پەیوەندی سێکسیان هەبوو و دواتر دووگیان بوون ئەمانە چۆن بتوانن یاخود بڵێن ڕێگان پێ ئەدرێ بەو شێوە یاساییە کارەکەیان بۆ بکرێت لە حاڵەتێکان نەشێوە هیچ کەس پێ بزانێت ئەمە کێشە دروستەکات یاخود بڵێن ئەو بە یاساییکردنی لە باربردنە کاریگەری باشیە بێت دواتر لەسەر کۆمەلگای خراپێ بێ کاتێک کچێک بێت بە غێر ئاشکرا خودت بڵین بەدزیەوە بێت ئەو مناڵە لە باربرێت وی پێم وایە هەتا ئێستاش ئەوانش کە بڵێن وەزارەتی تەندروستی ڕێگەی ئەیا کە مناڵەکەی لە باربر ئەوش هەر بەدزیەوەی بە جۆرێک لە جۆرەکانی کێ توزانێت لە ژوورێکە چی ڕوئەیە کەژنێکەسێ بۆیە ئەکرێت یعنی وەسائل زۆرە ئەکرێت بەشێکی خەستەخانەکە یەکێک لە خەستەخانەکان دەستنیشان بکەن بۆ ئەکرێت لە هەموو خەستەخانەیەکا بکرێت بەڵام لە پێویست ناکەت پێویستەکە باس بکرێ ینی لە ئەوروپا وەکوتم ینی ئەو وڵات بکە باسی ئەوانەکەم لە بەرەوەی ئەوان نمونە سەرکەوتوەکان کە تەندروستی هەموو خەڵکەکان پارێزراوە هەتاوەکو ئێستا کە کەسێک گوتم ئەچێتە لای دکتۆری عائیلە هەیە لەوێ ئەڵێ من سکم هەیە یان هەر جاری وای پێویستیش ناکە خۆی معلوماتی هەیە ڕقم تەلەفۆنات بڵاو کراوەتەوە خەڵکە زانێت تەلەفۆن بۆ کام ڕقەماکەی کە ئەتەوێ مناڵە باربەری بۆیە ژمارە تەلەفۆن دابنێ شوێنەکە ئەتوانی حتا بۆ کۆمەلگای ئێمە شوێنەکەش ئەکرێت دیاریکراو نەبێت کە کوێ لە بیدایەتە کە ئەم ژمارە تەلەفۆنە پەیوەندی بکە و ئەتوانی بچیت ئەکرێت بۆ حساسی قەزیەکە لە بیدایەتە شوێنەکە دیار نەبێ بەڵام پێم وانەیە پێویستکە ئێمە بۆ جۆرەوەری بگرین چکە هەر عملیاتێکی ئاساییە بەڕاست ڕاستە زۆر سپاس بەهارخان بە هیوین کە ئەم پرسەی ئێوە و ڕوژانوتانە کۆمەلگا بە شێوەیەکی هۆشیارانە وەری بگرێت و کاری لەگەڵا بکات و ژنانیش لەو ڕێگەیەوە تا ڕادەیەکی باش بە مافەکانی خۆیان ئاشنا بن زۆر سپاس بەهار علی سەرۆکی ڕێکخراوی ئێمە زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دووبارە بە خەراتی جا هەر بابەتێکی دیکەمان هەیە کە هەر پەیوەستە بە دووگیانبوونی خانمان یاخود مافەکانی هەر تاکێک بە تایبەت ئافرەتان
کە لە جیهانی ئەوروپا یاخود ئەمریکادا بە شێوەیەک یاسایان یاخود بڵێ مافەکانیان دەستەبەر بووە کە ڕێگە بە زۆر حاڵەت دراوە کە لە لای ئێمە لەوانەیە زۆر بەڤە بێت یاخود زۆر یاخود زۆر بڵین نەگونجاو بێت بۆ کۆمەلگای ئێمە ئەویش بابەتێک هەیە کە بۆ دووەم جارە دوو هاوڕێگە سپاس لە ئەمریکا بە سکێک 5 منداڵیان بوو هێزەر لانجی تەمەنی 39 ساڵە هاوڕێگە بازەکەی پرسیلا لانجیە کە تەمەنی 35 ساڵە بۆ جاری دووەم 5 منداڵیان بە سکێک بوو ئەم دوو هاوسەرە هاوڕێگە بازن و خەڵکی تەکساسن لە دووگیانی یەکەم جاریدا لە مانگی ئابی ساڵی ڕابردوو هێزەر بە سکێک 5 منداڵی بوو بە ناوەکانی هادلی و ڕێگان زەریا و زێلا و جۆسلین بۆ جاری دووەمیش ئەو خێزانە هاوڕێگە بازە بە سکێک 5 منداڵی دیکەیان بوو بەپێی پشکنین و سۆنەر دەرکەوت کە هەر 5 کۆرپەکەی مینەن ئەو دوو هاوسەرە هاوڕێگە بازە کە ماوەی 9 ساڵە پێکەوەن یەکەم جار کچێکیان بە ناوی ساویر لەدایک بووە دواتر بڕیاریاندا لە ڕێگەی IVF کە پرۆسێکی تایبەتە بۆ پیتاندنی هێلکەی ناو هێلکەدانی ئافرەت لەگەڵ سپێرم لە شلەی تاقیگەدا کە جۆرە تەکنەلۆژیایی زاوزەیەکە پێشکەوتووە یارمەتی دەرەبووی ئەو ژنە تەنها لە هێلکەدانی خۆیدا منداڵەکانی دروست بن هێزەر دەڵێت سەرەتا پزیشکەکان تەنیا 4 کۆرپەلایان بینی بەڵام دواتر پێنجەمیان دۆزیەوە و ڕاستەوخۆ ترسی لێنیشتووە ترسی بۆ دروست بۆ کاتێک زانیوەتی کە 5 یان دەبێت چونکە دەترسان کە دووگیانیەکەی بێزارکرد بێ و ئالۆز بێت هەروەها ئەم دوو هاوسەرە هاوڕێگەز بازە ترسیان هەبوو کە چۆن چاودێری 5 منداڵەکەیان بکەن لە کاتێکدا 5 منداڵی دیکە و کچێکی دیکەشیان هەیە ئەبنە 11 کچ و چۆن 5 ناو هەڵبژێرن بەڵام لەگەڵەوەشدا دوای ئەو حاڵەتە دەگمەنا بۆیان دەرکەوت کە منداڵەکانیان تایبەت و ناوازە دەبن. ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین لەکوێ بارانە لە کوێپلەکانی گەرمان چۆتە ژێر پلەی 0 سەدیەوە و سەرمایەکی زۆر هەیە.
ئەو بەفر و سەرمان زۆرەی کە ئێستا هەیە بە تایبەت لە باکووری کوردستان و ڕێگەکانی شاری چەولێک لە باکووری کوردستانی داخستووە ئاوی بەندا و ڕووبارەکانیش بەستوێتی و پلەی گەرما بۆ نزیکی 50 پلەی ژێر سفری سەدی دابەزیوە 20 پلەی ژێر سفری سەدی دابەزیوە کەوای کردووە هەموو ئەو ڕووبارانەبی بەستێ ئەمەش لەگەڵەوەی کە سەرمایە بەڵام یاریگایەکی خۆشی بۆ منداڵانی سنوورەکە دروست کردووە و ئامێری خلیسکەنەی سەر بەفریان دروست کردووە زۆرینەی کاتەکان لەناو ئەو بۆفر و سەرمایەدا بەسەر دەبن کە هەرچەندە بۆ دایکان ئەمە زۆر زەحمەتە بەڵام زۆر جاریش ئەوەندە خۆشە کە گەنجان و گەورەکانیش چاویان لێەکەن هاوشانی مناڵەکان یاری خلیسکانەی سەر بەفرەکەن و چێژێکی خۆشی لێبینن با ئێمەش بەیەکەوە بیبینین. منداڵانی شارەدەی ئیلجالاری سەر بە پارێزگای چەولێک لە باکووری کوردستان شوێنی خلیسکانی سەربەفر و لە تەختە و پلاستیکیش ئامێری خلیسکانیان دروست کردو و کاتێکی خۆش لە ناو بەفر بە خلیسکان بەسەر دەبن و یاری دەکەن جارجاریش گەنجان و تەنانەت کەسانی باتەمەن هاوڵی منداڵان دەکەن و یاری خلیسکانی سەر بەفر دەکەن منداڵان ڕۆژانە زۆرنەی کاتەکانیان لە ناو بەفر بە خلیسکێن بەسەر دەبن. خۆمان خلیسکانەکەمان دروست کردووە و لەسەر بەفرەکەەوە خلیسکێن دەکەین ڕۆژانە لەگەڵ منداڵانی دیکە و هەندێک جاریش گەورەکانیش دێن و کاتێکی خۆش بەسەر دەبین. باوکم تەختی خلیسکانی سەر بەفری بۆ دروست کردوم بەڕاستی زۆر دڵخۆشم ئەم ساڵ درەنگ بەفرباری لەگەڵ برادەرەکانم زۆر دڵخۆشین. هەرچەندە منداڵان شوێن و کەلوپەلی خلیسکانی سەربەفریان دروست کردووە بەڵام زۆر جار گەنجان و گەورەکانیش هاوشەوەی منداڵان بەشداری یاریەکان دەکەن و کاتەکان بە خلیسکێن و کێبڕکێ لە ناو بەفر بەسەر دەبن هەروەها چاودێری منداڵەکانیش دەکەن و لە مەترسیەکانی ناو بەفر ئاگاداریان دەکەنەوە. هاوشێوەی منداڵان دەینە ناو بەفر و یاری خلیسکانەی سەر بەفر دەکەین ڕاستە یاریەکە تایبەتە بە منداڵان بەڵام گەورەکانیش چێژی لێوەردەگرن بەشێک لە منداڵان دەیانەوێت سەرکێشی بکەن ئێمەش بە منداڵی زۆر ئەو یاریەمان کردووە. پلەی گەرما لە شاری چەولێکی باکووری کوردستان بۆ 15 پلەی ژێر سفری سەدی دابەزیوە ئەوە شوای کردووە ئاوی زۆرینەی ڕووبار و بەنداوەکان ببەستێت و ڕێگاکان ببەتە بە سەڵک هەرچەندە ڕەوشی کەشوهەوا ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی سەخت کردووە بەڵام منداڵان بە خلیسکانی سەر بەفر و یاریەکان چێش لە کاتی بەفربارین وەردەگرن و تەنانەت گەورەکانیش دڵخۆش دەکەن. بێگومان هەرچەندە کەشوهەوا گۆڕانکاری بەسەرایە گۆڕانکاری لە زۆر شتا ڕۆیە بە تایبەت لە کۆچی باڵندەکاندا کە ئازانین لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا زۆرێک لە باڵندەکان پۆلپۆل کۆچ ئەەکەن لەوانش حاجی لەقلەقەکانن کە لە کەشوهەوای 20 پلەی سەدی دەژین ناتوانن لەوە سارتر بێ لەو شوێنە بمێنەوە بەڵام ئەم ساڵ دوو حاجی لەقلەق لە ناو سەرما و سەختی زستانی پارێزگای قەرس لە باکووری کوردستان ماونەتەوە و کۆچیان نەکردووە نەڕۆشتون حاجی لەقلەقەکان لەلایەن کۆمەڵی خۆراکی قەرسەوە چاودێریە کرێن و خواردنیشیان پێدەدرێت ڕۆژانە ئەچنە ناو سروشت ئەو سروشتە پڕ بەفرینەی کە لە ناوچەکە هەیە و شەوانەش لە شوێنێکی تایبەت دەمێنەوە حاجی لەقلەقانە ئەوانەی لەسەر شاشەکان کە ئێستا دیارن وێنەی دوو لە حاجی لەقلەقەکان کە لە قەرسماونەتەوە لە کاتێکدا ساڵانە لەگەڵ گۆڕانی کەشوواک و تم وەرزەکان ئەو باڵندانە کۆچ دەکەن گەرمان و کوێستان دەکەن بەڵام پێدەچێت ئەم دوو حاجی لەقلەقە کەشەکەیان پێخۆش بوو بێ و لەگەڵ سەرمای ناوچەکان ڕاهات بێتن و بیانەوێت گۆڕانکاری لە سروشتی باڵندەکانیشدا بکەن. ئەم باڵندانە تایبەتمەندی زۆریان هەیە بە تایبەت حاجی لەقلەق کە یەکێک لەوانەوەی نێرە و مەیەکە هەرگیز یەکتر بەجێناڵ یاخود نێرەکە مەیەکە بەجێناڵە پێدەچێت ئەوەش پێداگری یەکێکیان بوو بێت و ئەوی تریشیان دڵی نەهاتبێت کە بەجێ بێڵێ. ئێستا با بە یەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازارەکانی هەرێمی کوردستان ببینین کە گۆڕانکاریی زۆری لە بازارەکانی هەرێمی کوردستاندا کردووە و بۆتە هۆی گرفتی ئابووری.
چونکە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 145,500 دیناری عراقی ئەوەش ڕێژەیەکی زۆرە چونکە بەهای دیناری عراقی تا ڕادێکی زۆر کەم کردوتەوە و 100 یۆرۆ بەرامبەر بە 176,250 دیناری عراقیە 100 پاوەندی بەریتانیش 199,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکیش 19,670 دیناری عراقیە و 100,000 تومانی ئێرانیش 6,000 دیناری عراقیە ئەویش بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە تومانی ئێرانی بەرامبەر بە دیناری عراقی و مسخالێک زێڕی ئایار 24 بە 433,000 دیناری عراقیە و مسخالێک زێڕی ئایار 21یش بە 380,000 دیناری عراقیە و مسخالێک زێڕی ئایار 18 325,000 دیناری عراقی. ئەزانین خانمان بە زۆر شت نیگەرانە بن یاخودیز ئاعجەبن بە تایبەت بۆنی ناخۆش چون خانمان لە بۆنی ناخۆش ڕزگاریانە بێت بەشی تەندروستی ماڵپەڕی ئەلفان بڵاوی کردوتەوە کە شوێنە هەستیار و شاراوەکانی خانمان بەشێک و گونجاوی جەستان بۆ گەشەکردنی بەکتریا و میکرۆبەکان ئەوەش بێتە هۆی دروستبوونی بۆنێکی ناخۆش بۆ زۆرێک لە خانمانیش بۆ ڕزگاربوون لە ئەو بۆنە ناخۆشە بەشی بۆنە ناخۆشی کە لە بەشی هەستیاری و شاراوایان پەنای بۆ دروستە بێ پەنا بۆ هەموو ڕێگەیەک دەبن ماڵپەڕەکە بۆ ڕزگاربوون لەو بۆنە ناخۆشە ئاماژی بە چەند هەنگاوێک کردووە کە بریتین لە یەکەم گرنگیدان بە خواردنی سەوزە و میوە واتە خواردنی سەوزە و میوەکان زیاتر بێت و خواردنەوەی ڕێژەیەکی زۆر ئاو ئەمە بێتە هۆی کەمکردنەوەی ئەو بۆنە ناخۆشە و لابردنی مو گرنگیدان بە پاک و خاوێنی شوێنە هەستیارەکان کەمکردنەوەی خواردنی سیر و پیاز و بەهاراتەکان ئەمانە ئەبێتە هۆی زۆرتربوونی بۆنی ناخۆش لە جەستەدا و با جلوبەرگی ژێرەوەتان لە لۆکە دروستکرابێت هیچ کات جلوبەرگی ژێرەوە مادەی نایلۆن و مادەکانی دیکەیتیانە بێت بۆ تەندروستی بۆ پێست تەنانە دەوەتا بۆ بۆنی ناخۆشیش کاریگەری هەیە و شوشتنی شوێنە هەستیار و شاراوەکان بە سابون و شامپۆ یاخود بەو کرێمانەی کە تایبەتە بە پاکردنەوە بەکارهێنانی کرێمی تایبەت و سروشتی کە ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی ڕزگارتان بێت لەو بۆنە ناخۆشەی کە دروست دەبێت. پێشەنگا هونەریەکان بەردەوام جێگەی بایەخن بۆ کەسانی هونەردۆست چونکە لە هەر شوێنە پێشەنگای بکرێتەوە هونەردۆستان ڕووی تێدەکەن پێشەنگایەکی وێنەکێشان یەکێکن لەو پێشانگانی بەردەوامن و شوێنێکن بۆ ڕەخساندنی دەرفەت بۆ بینینی تابلۆ کێشراوەکان لە نزیکەوە تابلۆکانی وێنە کێشراوەکان بۆ کەسانی بینا یاخود کەسانێک کە تەندروستی چیان هیچ کێشەیەکی نییە چێژی تایبەتی هەیە لە پێشانگایکی تابلۆ کێشراوەکان نەک تەنیا بۆ کەسانی یاخود بڵێن بینا کە ئەوانەی جوان ئەبینن دەتوانن چێژ وەرگرن لەو هونەرە بەڵکو نابیناکانیش دەتوانن سەردانی ئەم پێشانگایە بکەن چونکە کاتێ پێشانگایەک ئەکرێتەوە بێگومان نابینایان بێبەش ئەبن لی بەڵام چۆن لەم پێشانگایە نابینایان ئەتوانن ئێستا لەم هاوسەدا بینەری ئەو تەکنیکە دەبین کە بە چ شێوەیەک بیر لە نابیناکان کراوەتەوە کە ئەو دەرفەتیان هەبێت دەرفەتیان بۆ بڕەخسێت و بتوانن چێش لە ئەو تابلۆیانە وەربگرن. لێرە سەرپەنجەی دەستەکان ڕۆڵی چاو دەگێڕن. ئەوەی کە دەیبینین داپۆشینی وێنەکان نین بە سەرپۆشێکی پلاستیکی یاخود بەو مەبەستە نییە وێنەکان لە تەپ و تۆز بپارێزێت. بەڵکو ئەمە قاڵبێکی پلاستیکیە بە ناوی کاکل کە بە شێوەیەکی سێڕەهەندی وێنەکانی نەخشاندووە. بەدەستلێدان کەسانی نابینا دەتوانن هەست بە شێوەی تابلۆکان بکەن. لە گەلەری تویری مۆسکۆ کۆمەڵێک تابلۆی بەناوبانگی هونەری کە ژمارەیان 10 تابلۆیە بە شێوەی بەرجەستە هاوشێوەی نووسینی برایل کاریان لەسەر کراوە. لەم پێشەنگایە نمایش کراون بۆ کەسانەی کە نابینان یاخود گرفت لە بینینیان هەیە. من کەسێکم کە گرفتم لە بینایی هەیە زۆر جێگەی خۆشحاڵیە بۆ من کە دەتوانم بەم شێوەیە بەشێک بم لە بڕیاردەر لەسەر فەرهەنگە هونەریەکان و ڕاو بۆچوونی خۆم لەسەر تابلۆکان بدەم.
سەردانکەرانی ئەم پێشەنگایە دەتوانن بە شێوەی بیستن یاخود خوێندنەوەی نووسینەکانی برایل لە ژێر تابلۆکان زانیاریان سەبارەت بە تابلۆکان دەست بکەوێت. ئەم پێشەنگایە تەنیا تایبەت بە نابینا یاخود ئەوانەی گرفتی بیناییان هەیە نییە. بەڵکو کەسانی ئاسایی دەتوانن بە هەستێکی نوێ بینەری تابلۆکان بن کە پێشتر ئەزمونیان نەکردووە. بێگومان ئەمە چێژبەخشە. من کێشەی بینینم نییە، بەڵام زۆرم پێخۆش بوو کە ئەزمموی بینینی تابلۆکان بکەم بەم شێوەیە. شتێکی جیاواز و سەرنجڕاکێش بوو بۆم کە چاوەکانم داخە زۆر ورتر لە تابلۆکە چێژم وەرگرت و هەستم بە هەستێکی کەسێکی نابینا کرد. لەم پێشەنگایە تابلۆکانی کەسانی بەناوبانگی وەک لیۆناردۆ داڤینشی و سالوادۆر دالی و چەندین هونەرمەندی شێوەکاری دیکان نمایش کراون کە بینینی تابلۆکانیان ئاواتێکی هەمیشەیی کەسێکی هونەردۆستی نابینا یاخود کەسانێک بووە کە گرفتی بیناییان هەیە. هەرچەندە ئەمە یەکەم جارە پێشەنگایەکی لەم شێوەیە ڕێک بخرێت، ئەویش بەهۆی گرانی نرخی ئەو کاکلەی کە لەسەر وێنەکان دادەنرێت بۆ ئەوەی بەرجەستەیی بە وێنەکان بدات. ئێمە کەم ڕۆژ هەیە کە بڕگەیەکی وەرزشی بۆ ئێوە ئامادە نەکەین و بەبییران نەهێنینەوە کە تەندروستی ئێوە چندێک گرنگە بە تایبەت لە ڕێگەی وەرزشەکانەوە. ئێمە ئەچینەوە لای ڕاهێنەرەکەمان ژاکاڵ خۆشناو کە لە دانیشتووی سویدە و باس لە جۆر و شێوازی ئامادەکردنی ئەو خواردانەکەت کە بۆ کێش دابزاندن بە سوودن، هەروەها گرنگی خواردنەکان بۆ وەرزشەوانانیش چەندێک گرنگە. با ببینین زانین ئەمڕۆ ژاکاڵ چی خواردنێک ئامادە دەکات و ئەتوانین سوودی لێ ببینین بە تایبەت بۆ کەسانەی کە وەرزشەوانن. ڕۆژ باش، ئەم خواردنە ناوی فەلۆمیە. ئەم خواردنە توانێت پێشی وەرزش بیخۆن، پاش وەرزش یان ئەگە هەستان چوە شتێکی چەوری ئەتوانن بیخۆن، چکە ئەمە چەورە بەس هیچ زەرێن نییە. فەلۆمی پێکاتوە لە بەنانی جۆ بە پەنیرێکی کە چەوری زۆر کەمە ناوی هەلومیە، فەلافل و سۆسێکیشم دروست کردووە بە ئاڤۆکادۆ، سیر و ماست پێرن گواکەمۆلێ. سەرەتا فەلافل لەگەڵ هەلومی لەگەڵ ڕوونی زەیت سوورم کردەوە و نانەکە لە ناو مەقلێکە دایئەنم، سۆسەکە هەڵیەگرم، سۆسێکی توندە یەخەم بەسەریا، فەلافلەکە یەخەم بەسەرە لەگەڵ هەلومی، لەگەڵ گواکەمۆلێ کە دروستم کردووە بە ئاڤۆکادۆ، سیر، بیبەری ڕەش و ماست لەسەری دایەنێیت. و بیبەری سوور کە ڤیتامین د هەیە، سەوزەوات، و تەماتە. دوای ئەیکەیە بابۆڵە ئەیکەی بابۆڵە ئەیکێنەوە مەخلیەک سووری ئەکەیوە 2-3 سانیە وەکو ئەمە کە دروستم کردووە پێشان. ئەم خواردنە زۆر ئاسانە کە دروستی بکەی، سوودی زۆر هەیە و هیچ چاوەری نییە و زۆر ئاسانە دروستی بیکە بیخۆی. زۆر سپاس کە لەگەڵمان بوون. بێگومان خواردنی تەندروست و خواردنی باش بەشێکە لە خۆشی ژیانمان یاخود بەشێکە لەوەی کە ببینە خاوەن جەستەیەکی باش و لە هەمان کاتیشدا دڵخۆش بی. بەڵام لەسەر و خواردنێکی باشەوە دڵخۆشی لە هەموو شتێک گرنگترە، بۆیە هەمیشە دڵتان خۆش بێ، هەمیشە ماڵ و دڵتان ئاوادان بێ.
بەم جۆرە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیوایم کە کاتێکی خۆشتان لەگەڵ بەرگە و بابەتەکانی پرۆگرامەکە بەسەر بێت تا سپێنێ دێمۆلاتان بە هیوای ئەوەم کە هەمیشە دڵخۆش و شاد و کامران بن ماڵەوە.